قسەی لێ سادا هەمووی هەر قسە دەکات کەس گوێ ناگرێت ترسناکتریشت ئەوەیە زۆر بڵێیت و بنووسیت و گوێ نەگریت. خێزانێکی زۆڵە دوو برای هاوشێوە دایک و باوکم نەترسی بژێنە پێسانەوە سەرماش بە زۆری دوای هاوشێوە کاتم هەر دەمێکی بچوو تا ئەو کاتەی دایکم هاواری دەنساڵەتی ئازاد مرد بابی نێژی هەر کوردین و کوردستانی هەر کوردین و کوردستانی خملو خزام كاروان رشن بالدردو كل كاروان كله دردان بدر والله دقرن ولا وقت يربيبر ايوه لمن بنا با هیچ قسەیەک نەکەین ئاخر ئێوە تەنها ئەو شتانە دەبینن کە خۆم نیشانتان دەدەم بۆیە لەباری منەوە نامەوێت هیچ شتێک بگوترێت دلو دلو یار یار دلو 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 یار یار دلو 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 یار یار دلو ابرو که کسی آمده دلو دلو یار یار دلو 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 یار یار دلو عمر هەموو دەرو دراوسەی پێیان وا بکەوە من شومە ئەو کچە شومە دڵنیا بۆ کچە شومە بەڵام باوکە هەمیشە پیوابوون جوانترین ئەویش بۆ ئەمەی دەستی دەکرد بە پێکەین و دەیوت ئاخر ئەو کات تۆم لەدەست دەدا خود و پەش توانای زیندوکردنەوە یەک ئەو کاتەی باوکم نەما لە ژیان من دا ئاستی مردە ڕۆشتم بازی بریان دوورە دەستەمانم مرد بازی بریان دوورە دەستەمانم مرد بیدێن دەستە بە دەستە یار بیدێن
دەستخۆشی لە قوتابیان دەکەم ئەمڕۆ توانیان ڕۆڵێکی زۆر جوان بگێڕن بتوانن بە نمایشەکەیان کۆمەڵێ لە ئازار و خەم و مەینەتیەکانی گەلەکەمان دەرببڕن لە هەمان کاتیشە مێژوویەکی ڕابردووی گەلەکەمانیان پیشاندا کە چەند ستەممان لێکراوە و هەروەها دڵخۆشی جمهوریشیان کرد بە گۆرانیە فۆلکلۆریە جوانەکانیان. سوپاس بۆ مامۆستا دانا، سوپاس بۆ مامۆستا کاوە، سوپاس بۆ مامۆستا بەڕێزانەی ئامادەیەکەم کە هەوڵ و ماندووبوونی بەردەوامیان نەبوو هەتا توانیان قوتابیان بەم شێوە جوانە پێ بگەین و پەروەردەیان بکەن بتوانن ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ستەیج کۆمەڵێ ئازاری میلەتەکەمان دەرببڕن تەنیا بە نمایشکردن هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ خوازین هەر ساغ و سەلامەت. ئەوڕۆ لە شانۆگەری تریفە بەشداریم کردووە. ئێمە قوتابی قوتابخانەی شارستانی کچانین لە چالاکی هەوڵەکانمان نەوەستین لە پای ئەو هەموو مەینەتە و ئەو هەموو ئازار و خەمە و ئەو هەموو هەوڵدانە هێشتا لە چالاکەکانمان نەوەستین. هەر بۆیە شارستانیەتی وڵات لە دەستی ئێمەدایە. کۆششکردن و هەوڵدان بۆ خزمەتکردن بە خاک و نیشتیمانمان ئەرکە لەسەر شانمان. هەرچەند بتانێت بمانوەستێنن ئەوە وەکو ئەسپێک خێراتر دەڕۆین و لە چوارچێوەی شارستانیەتی ئێمەدا خوێندن هەموو شتێک نییە بەڵکو خزمەتکردن بە خاک و نیشتیمانمان لە سەری هەموو شتێکەوە. بەڕاستی شانەیەکی ئێزگار خۆش بوو هیوادارم بینەرانی سوودێکی باشان لێ وەرگرسی بێتن و ڕۆڵی من لە شانۆگەریە ئەوەیە کە هونەر چەند پێشکەوتو بێتن و بەڕاستی چەند گرنگی بە هونەر بدەین هەرکەمە چونکە بەڕای من هونەر زۆر باشترە لە ماتماتیک و فیزیای. من بەشداریم لەو شانۆی کردووە کە بە ناوی تریفەیە ڕۆڵەکەی منیش لەو شانۆیەدا کە باز لە ڕۆشنبیری دەکات کە مرۆڤ تەنها نەنووسێت پێویستە بشی خوێنێتەوە و تەنها قسەکردنیە دەبێت کەسەکە بێت کە گوێشی لێ بگرێتن. هەڵسەین بە ئەنجامدانی ئەم شانۆگەریە کە بە ناوی شانۆگەری تریفە شانۆگەریەکی تا بڵێ بێوێنە زۆر خۆش کە هەزاران مانا دەدا. یەکێک لە گرنگترین ڕۆڵەکانی کە هەمان بووە باز لە ئەنفالکردن یعنی ئەوە لە هەموو ڕۆڵەشی گرنگتر و مهمتر بوو. ڕۆڵی منیش سەبارەت بە کێشە کۆمەڵایەتیەکان بوو زیاتر لەوەی کە زیاتر کچ سیقەی پێ ناکرێ متمانەی پێ ناکرێ و زیاتر لە ماڵەوە ئازار دەدرێ یاخود لە ژوورێ دەکرێ بە شێوەیەشتر مامەڵەی لەگەڵ دەکرێ و هیوادارم لە ڕێگەی و شانۆگەریەوە ئەو مامەڵەی بەرامبەر بە کچان بگۆڕدرێ. ڕۆڵی من لەو شانۆگەریەدا باز لە گەشتیارێک دەکات کە سەردانی کوردستان دەکات و بەناو قەڵات و چایخانەکاندا دەگەڕێت. بەڕاستی لەو ماوەی کە دەستم پێکرد هەر لە سەرەتاوە زۆر حەزم لەو شانۆگەریەی بوو چێژێکی زۆر زۆر خۆشم لێ دیت. هیوادارم چێژمان بە بینەرانیش دابێ و زۆر سپاس.